یاسا لە نێوان خورشید و نێچیرواندا دانپێدانانەکەی نێچیروان هەرکی سیناریۆ بوو یا ڕاستی وەرم با بۆتان ڕوونکەم و خۆتان بڕیار لە ڕاستی یان درۆبوونی ئەم مەسەلەیە بن. ئەتانژێڕمەوە بۆ ڕووداوەکانی مانگی حوتی ئەم ساڵ کە خورشید هەرکی و دەوروبەرەکەی ڕوبەڕووی هێزەکانی پارتی بوونەوە و کوژرا و لە هەردوو لایانی شەڕەکە هەبوو، بەڵام نەک دەستگیر نەکرا، بەڵکو بانگیان کرد بۆ هۆتێل شیراتۆن کە یەکێکە لە هۆتێلە گرانبەهاکان کە ئەگەر کەسێکی وەک من یەک ساڵ موچە وەربگرێ پاشەکەوتەکەی بەشی مانەوەی یەک شەو لەو هۆتێلە ناکە، بەڵام خورشید هەرکی یەک هەفتە لەو هۆتێلە میوانداری کرا. هەردوایەوەش ئەو داوای خورشید هەرکی هەیبوو بە خێرایی بۆی جێبەجێکرا، ئەگەرچی پارتی پێش هەڵبژاردن هەوڵیشیدا کە جێبەجێی نەکا، بەڵام یەک هەڕەشە ناچاری کردن کە هەر لەو ڕۆژەدا بۆی جێبەجێ بکەن. لە بەرامبەردا لە ڕووداوەکانی ڕۆژانی ڕابردووی هەرکیەکان و پارتی گەنجێکی هەرکی بە ناوی نێچیروان هەرکی کە کادری یەکێتیە و لە هەڵبژاردنیشدا دەنگێکی زۆری هێنا، ئەمەش داخی کردبوو بە دڵی پارتی، بۆیە بە تۆمەتی ئاژاوەجێڕی دەستگیریان کرد. هەر بەڕاست ئێوە پێم بڵێن جیاوازی ئەم دوو بابەتە چییە؟ خورشید هەرکی دوای ئەو هەموو شەڕ و ئاڵۆزیە وتی من فیدای پارتیم، بەڵام نێچیروان تا دواخولەک ئامادە نەبوو تەسلیم بێ. ئێستا ئێوە بڵێن کامیان دەبێت یاسا بە وردی مامەڵەی لەگەڵدا بکە، دۆسیەی نێچیروان هەرکی یاخود دۆسیەی خورشید هەرکی؟ تۆ دەتوانیت بڕیار بدەیت کە ئاخۆ دۆسیەی نێچیروان سیناریۆیە یاخود نا.